برنامه نزیکتر ریز و سلاوت تایبت بوده امنیت ناف پارک که دنیا الهولیری ها کشاوکی خوشه کسکاتی و باغچه و گلزار بشکی گرنگی کساتی ها ابرو کنه و بشی دیگه گرنگتر اش سروشتی کتاب و پرتوخانه نه جدا بچین نزیکی کساتی ابرو که بمزانی کیه و چوا خدمت ها ملتی کریه و جیانوی زیرتر بزان ما بس تامجی اولی میوان می ابروکن نزدیکتر فرهاد امنی و اف کتاب خانه نه کتاب خانه کو گشتیه و چا پارک نه پارک کو گشتی اولی و ساگشتی نه زانی کاجیان چا در باز به دفن ماست ماندین ما مصا صحت تندرستی دجید بخیر کاکجان فرمون هم باغچه چی جوان بله هم کتاب خانه چی جوان ماشاءالله باشه کاکجان بجید صحت والله باشه الحمد لله هست بدکم ایره گرینگ ترین باشی جهانت لیری ونه تعرضی جوره برای سالی چند دست بنوسین کرد نوسین لسالی 1971 71 نه تمام سال تاریخ تقریبا 30 سال 52 سال يعني پیش اسلام تقریبا او کتابخانه خود چند کتابی تیده تقریبا بخواهد کتاب نجمه داری بران لده هزار کتابی زیادتر تیده هی 10,000 زیادتر برای لده هزار زیادتر تیده هی اینجا بو خود چندن معلوماتی جنابت و جاری سیمه من کتابخانه درست دکم ماشاءالله سالی 63 کتابخانه لگرمالی باوکم مش کتابخانه جیجی کلام بابو سالی 74 کس مديري روزنامه تاخيب من بغداد بيكتب ماركشم روي كتاب خانه كروي هر دو زار روي او سي ام اس ام نخير سي امش نو تو بين الشرينا وخو والله دفتري نفوسي شمبونا ماكاك كتاب خانه كم هم روي مالكم روي اما جاري شوارمك كتاب خانه درز كم يعني تشبي تكرن دا اف كتاب خانه بمينت اگر يعني وكو نهيني نبي بيش ماويك ناميكم اراستي هردو برزان سروچ هرمو کاکنیچیان بارزانی و سروچ حکومتی هرمی کردستان کاک مسرور بارزانی کردوا پیشنهادم کردوا چند دونیمه ترخام بکن کتابخانه چی گشتی کردستان درست بکریم تدانوسیما لوانه با دیان کسی وکو من کصاحبی کتابخانه و با 10,000 کتابیان زیادتر هست سفن پاش خوانده بتمرتی ممکنه اولاد کانی وکو خوان گرینجی پیندن یعنی او اهتمامی النبی ورم بیکنم کتابخانه چی گشتی کردستان سبینه که میوان یکدی که سایح یکدی بیت ما شاب کبزانی او کتابخانه گشتی کردستان چی تدایا کتابخانه ما مستوی بتنی اف بشنینه گله بشدینه بتشین زیرتر بتشینت ناف جیانا کتاب و جیانا ما مستوی فرق ماشاءالله که ما مستوی بودی 10,000 پرتو زیرتری الفری بله برای وکیلو کنه بی یعنی نکه نویسینه الکترونی چیزان ما میری زیره همین قلمی بیه بله ماشاءالله قلمت طیبت جیل الفری یعنی چه مثلا وان قلم ها چی پیاوینو سر قلمه وکو چی پیش مرگه چکه یعنی جهر جوره چکه بی من روزانه معامل لگر قلم دکم استاج قلم دکم استاج هر بقلم دنوسم نخیر نه با انترنت شوانا با کامپیوتر نانوسم با قلم دنوسم جالب برای حزب قلم دکم بسم هر جگه اگر قلمی شی جوری یکبی قلم کده کرمولو قلمی تایبتی ده با دیاری ورد گرفت برای زوره ما مثلا استقلال قلم شی فرزه با او پارکره با دیاری با مهاتوا ممکن نیوی والله دیاری بی کبوم دیانن من عادتا حزن دياري ناكم بران ليش اگر قلم بوبيني وكو دريم ما يرد الكريم الا اللئيم يعني وريد اقلم قلم يعني اگر هديه بوبيني دبي قلم بيني اگر واه باشترى ان شاء الله ان شاء الله وكل يان كتاب يان قلم وزعتر تيدا زور كون بي مثلا بيش صنصاب بر هي تيدايتي عمري وكم مثلا باركري بيشتيك عمري 50 سال دبي ما شاء الله انا تيشي ده بي سالانه انجا دبي بتشنا كيش باشي في باشي يون في لا في 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 جاش نویسینش پرتو که با قلمی ام بینه سروینا ماشاءالله اما البوم کم مازن یا تجی خدمت الفيديو و چه مثلا وان اما جوری ايش کردن ما یک و جوری
تاريخي من شكاكا تاراديه كذا من هم تاريخه هم نكو دهوتو مثلا تو تماشاكا مثلا اموينيه اما موسكويا كبو تشينا موسكو بو مؤتمري سنديكاي روجنامه نساني روس يعني كلمان شر دبي هم بجلي كردي بچين اما لقا كذا دانشتوين ما مستعد تيكلي وتيكل ويله قال هموچنا كان لير مثلا ويني كي خود لقال هنا شوفان برود بين لقى هنر شونه زور حز لقوراني دكم متابتي قوراني كود رسنه كان وقوراني فارسي خوش الضليان بس جوي والله الرجال خوشم قوراني دريم يعني ليله كبتني يعني هندي شد كبي معجبه يعني ولو دنقم خوشني وران لقى خوم وكو عرب دري ادندن يعني نيه دريم ما مستعد جوان ترين بشي جانت مثلا 80 سنه صالي بوا او هي شتيوا مثلا بلي 80 او اندام لهم يخوش تربوا جيانم 8 من عليك ولو من الدوازة صارية وفهمم كردوها يعني بشويك كتيكالي زور شد بو أو 8 من عليك لعائلتي هيمن عائلتي روشنبير عائلتي هبو دەتوانم ڕێمەمە فترەیەکی زۆر خۆش پاش ئێوە نەخێر تێکەری سیاست و ڕاونان و هەڵاتن و خۆشاردنەوە و پێشمەرگایەتی و ماڵ تاڕانکردن و هەتا وەکو ساڵی هەتا وەی لێ کردی گوچان هەڵگری چی وەی لێ کردی گوچان هەڵگری نووسین ماندیبوونی ژیان وەڵڵاهی کاچ پێشمەرگایەتی شۆڕەچە من دەزانی چێ نانە ئەمانە عیلاقەی بە لەشی خۆمەوە هەیە من پیاوێکم گوێ نادەمە زۆر شت مەسەلەن کرێکاری بە ئیشی دەستی خۆم دەکەم زاری وایە مەسەلەن پێش ماوەیەکە من باخچەوانم نەبوو بەڵام خۆم ئیشەکانم دەکرد ماشەڵڵا ئەو باخچەی هەموو خۆت چاودێری دەکرد ئەو وەختە ئەو کاتی بەری ئەرێ وەڵا ئەوە کو ئێستاش نەبوو پاشی کە باخچەوانم هەبوو خاوێکی لە 150 لەگەر باخچەوانەکەی شێ دەکەم ئێستا ئێستا لەوەتێ و 2 ساڵەی کە دەبینی لەبەر ئەوەی سێ لە فەقەراتەکانم خراپ بۆ پێویستی بە عەمەلیات هەیە باخچەوانم هەیە بەڕان ڕۆژانە ئەمە وابکە ئەمە بێنە خۆم دەست بە مەشتەلەکان هەست پێ دەکەی کۆپیەکی لە بابت بە ڕەحمەت بی ئاونی شاعریان ئەو شتانەی کە ئەو حەزی لێ بووە توش قەیدی ناکەن دێشتی مشترەکمان هەیە بەڕان دوشتی دوو کەساتی جیاوازین ئەو پیاوێکی بە سەبەرتر بوو لە من یانی ئەو تەحەملی زیاتر زۆر یعنی مەسەلەن ممچینە هەندێشت هەیە کە بەو کرایە بە من نەکرێ هەندێشت هەیە ینی ئەو کاچی خۆم لێک وەقت خەریکی تیجارت بوو خەریکی سیاست بوو حەپز دەکرا و شعریشی دادەنا شاعریش بوو تەحەملیشی زیاتر تەحەملیشی زیات بوو زۆریش بە سەبر بوو ئەی تو لە شتێک تۆ ڕەدەبی مادام ئەتو تەحەمل من لە هەموو شتێکی نارێک تۆ ڕەدەبووم من هەموو جارێ بە دۆستەکانی خۆم لە ماڵەوەش دەرێم ئەمە بۆ نمونە ئەمە سعاتە مەکینەی سعات زۆر دقیقە زۆر یعنی ئەوەیە تەبیعەتی من لە تەبیعەتی مەکینەی سعاتە بەقەت بەربوونەوە دەشتێ جا بۆیە زوو شەرم سپی بوو ماشەڵڵا شش نەخۆشی مێ کاکە جانێتەوە وەکو دەڕێ چۆن تەعامل لەگەڵ دەرمان دەکەی مادەم شش نەخۆش من ڕۆژی 12 دەخۆم 2 دەرزی ئەسۆنیش لە خۆم دەدەم کاکە بەیانیان و ئێواران بەرام پیاوەکەم ئیمانم بەوەی هەیە کە مردن شتێکی مطلقە گەڕانەوەی بۆ نییە و کەنجین هاتی با بەخێر بێت ئەگەر نەخۆشیشبی نابی بوەستی ڕاوستی قەت ئیمانم بۆ نیە ناوجێ ناکەوم حەز ناکەم ئێستاش ڕۆژێک زوو هەردەستی هەم من ڕۆژی ساڕۆ سعات 5 هەستاوە ماشەڵڵا چارێک سعاتی خۆم 20 دقیقەی خۆم پیاسەکەی خۆم دەکەم ریاز دەکەم پاش ئەگەر هیچ نەبوو دێم پاشای حەدیقە دەکەم دەست لەمە کتێبەکە دەخۆیمەوە تا وەختی مادام هەڵدەستی و نان دەخۆین و پێکەوە وەکو دەرێ ئەنجا قاوەک دەخۆمەوە ئەنجا ڕۆژنامەکانم کە بۆ ڕۆژنامەکان دەخوێنمەوە ئەنجا پاشوی دێم ڕۆژنامە ئێستاش ڕۆژنامە دەخینەوە مەسەلەن بۆ دێ وەکو پێشتر بەڕێ ئێستا ڕۆژانە 3 ڕۆژنامەی کوردی کوردستانی نوێ خەبات هەولێر بۆم دێ ئێنیشتاکم هەیە لە عەرەبیش مەدایە شەرقی ئەوسەتە طەریق الشەعبە الزەمانە المەدایە ئەوانش دێم ڕۆژە 5-6 دەریدا باشە بوو هەنی ئێستاش لە دەبی جەریدە ئەها مەلموزی بخینەوە یان ئەلکترۆنیش هەیە چونکە وا فێر بووم کاکە ئەگەر مەسەلەن ئەوانە هە ئەو ڕۆژنامانەی کە باست کردن ڕۆژانە دەردەچن ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بڕیار دەرسو کە ئیدی لەمەوە دوا دەرناچن چ هەستەکرد دەبی بە تایبەتی خۆمان وەڵڵاهی وەکو ئەوەیە پێدرم پاش سعاتێکی دیکە هەوار لێمە نادەکەین ئەوەندە لات گرنگە لایم گرنگە یان بێن پاش 20 سعاتی کە چی دیکە خواردن نادەینێ
لەکە من وایە یەکەم شعرچی هەم بوو یەکەم شعرم ئەوەتە ئەوە کوردستانە بەڵێ خاچی کوردستان هێڵیگرم بەڵێ فەرموو ئەوە ئەمە تاریخەکەی لەسەر نووسراوە ئەمەیان یەکەمین شعری مامۆستایەکە نووسیوێتی تەمەنی 13 ساڵ بووم تەمەنی 13 ساڵ بوو لە مانجی ئەیلولی 1950 لە جێگەی پێشکەوتن کە ڕەحمەتی محەممەد بریفکانی سەرنووسەری بوو بە ناوی خاچی کوردستان خاچی کوردستان دیمەنی جوانە لووتکەی شاخانی ڕوو لە ئاسمانە هەوارگەی خۆش و هەوای خاوێنە دەڵێ بەهشتی پاچی ێزدانە ئەرد و بەڕاوی تا بڵێ زۆرە تا چاوبڕ ئەکا خلە و خەرمانە نابێ زۆردار و بێگانی خوێن خوار لەمەلا بخوا ئەم گشت سامانە کورد پاسی ئەکان نیشتمانی خۆی کەلیمەی پاس یعنی حراست کورد پاسی ئەکان نیشتمانی خۆی هەر یەک لەوان شێری مەدانە لە ژێر سێبەری یاسای جمهوری تازە جمهوری ڕبوو لە ژێر سێبەری یاسای جمهوری نۆبەی ئازادی و نۆبەی ژیانە ئەڵێن فەرهادی ئەیکوا شیرینت ئەڵێم شیرینم خاکی کوردانە ڕۆژی ئازادی سەری دەرهێنا ئەگەین بە ئاوات هەر بەم زوانە ئەبێریژە هەریۆ تژی نووسینە بەس بێژە بەشەکی دی ڕۆژنامە و ڕۆژنامەگەری چ سەرنوویسەری بێت چژی سندیکۆ ڕۆژنامە نوویستەوەت چ ڕۆژنامە نووس بووکو ئێستا ڕۆژنامە نووسێ من لەو ئیشانی کە لە ژیانمدا کردومە کاری ڕۆژنامە نووسیم لە هەموو کارێک پێ خۆشتر بووە ئێستاش تا ئەو لەحزەش کەدەری کاری ڕۆژنامە نووسی ڕۆژنامە نووسی عبارەتە لە دوو شت لە هەواڵ و لە ڕێی یعنی من زۆرم پێخۆش بۆ مەقالەتی ئیفتاحی سەرنووسری 7 ساڵی ڕۆژنامەی برایەتی مەعادای شەژمانجی یەکەم نەبی ئەوی دیکە دەناو ڕۆژانە خۆم دەنووسی تعبیرم لە ڕێی حزب دەکرد بەبێ و مەکتەبی سیاسی ئاگاداربی تووشی مشکلە نەبووی کورد تووشی دیار مشکلە بووم چۆن مشکلم بەڵام لە مەقالی ئیفتاحی لەسەر وتارەکان یعنی بە شێوەیەکەنی هەزمی سیاسەتی پارتیم کردو کە دەمزانی چی دەنووسم سەردەمی پێشووتر کورد هەمووی ڕەنگە یەک ڕۆژنامەی هەبوو بەڵام کاریگەری زۆر بەتاکی ئێستا ڕۆژنامە ڕادیو و تەلەڤزیۆن کەناڵی ئاسمانی زۆرن بەڵام ناڵێم کاریگەریان کەمەیان زۆر تو بڵێ بوو چ دەگەڕێتەوە ئێستا کاری ڕۆژنامە و ڕۆژنامە بازاری شێخەڵایری هاتووە زۆر و بۆر و بێتان بۆ کاکە بێمانە خەڵی چ بکری بۆ چارەسەرکردنی ئەو ئەگەر بیدەنە دەست من دەزانم چۆنی چارەسەر دەکەم بۆ نمونە گوتیان لە دەستووە هەمووی لە ژوورێک دادنێ بۆرن تەماشاکەن من لە جاتەوەی 3 کەناڵی تەلەڤزیۆنی 10 کەناڵی تەلەڤزیۆنیم هەبی دیکەمە 3 کەناڵی تەلەڤزیۆنی یەک کوردی یەک عەرەبی یەکیش محەلی بەسە کافیە لۆ چییە بۆ مەشغوڵم دەکەی من ڕۆژێ لەو کەناڵ بۆ ئەو کەناڵ لەو کەناڵ بۆ ئەو کەناڵ دەبی سەرش لێ شێواندوو بوو تو چت بێژی ئەم ناوماڵی بهێلین نوویسینە بهێلین بچی نەش دەر بە پیاسەکە ناو هەولێری بکەین بەڵێ فەرمون زوو پیاسەی هەولێر دەکەیان هەر لە ماڵی ناناس پیاسە دەکەم کاکە بچی نەش دەر فەرمون چوونی لەگەر سیاقات سەفەرکردن گەڕان والله سیاقەت هەتا ئەو ڕۆژ سیاقەت دەکەم وەکو دەڵێ لە بۆ جێگای دووری ژانی بۆ زاخۆ بۆ سلەیمانی زاخۆش دەڕۆی زاخۆش دەڕۆم بۆ ئاکرێ زوو دەچم شکە زۆر حەز لە برنجی ئاکرێ دەکەم بەڕاستی برنجی ئاکرێ بەجا پۆ دیرە هەکەدا ئەڤروکە چینە وێری برنج و قەلیەکەوە کرێ داخوین بەس بڵۆ بینە بوو جارەکەوە ئیشاڵڵا بە ئومێدی خوایان جارەکە دیش چین برادرت ئەوانیش هەمووی نووسەرن یان خەڵکی دیکەش ناوەڵڵا بەکو دەرێ برادەرەکانم هەمووی نووسەر نین کەمیان نووسەرن ئێستاش ئاگات لە برادەرەکانی خۆت هەیە یان من هەمیشە دانابرم لە برادەرەکانی خۆم ناو بەناو تەلەفۆنیان بۆ دەکەن تەلەفۆنم بۆ دەکەن یان کە دەچم سەردانیان دەکەم لیان دەپرسم من بەڕای من دابران لە برادەراتی یعنی بە تایبەتی لە برادرانی ڕەسەن وەکو دابرانە لە ژیان
ژیان بریتێ لە چی خۆ ژیان تەنها بریتێ نییە لە خواردن و نوستن ژیان بریتە لە بەردەوامبوونی برادەراتی دۆستاتی لەگەر بەتایبەتی ئەو برادر ڕەسەنانەی کە لە بواری سیاسی و فەرهەنگی و ئەدەبیدا پێکەوە کارمان کردووە ئەمانە برادری زۆر خۆشەویست جوانترین صفاتی برادری باش لای مامۆستا فەرهاد ڕازگۆ بەڵێ ڕازگۆبی لە دۆستایەتی لە برادەراتی چونکە برادەراتی و دۆستایەتی نابی سنووری هەبی کاکەجان کە سنووری هەبوو ینی دەبتە بەرژەوەندی هەد برادراتی لەسەر بنەمای بەرژەوەندی بیتێگرێکی طبعا هەر لە تەنیشت ماڵی مامۆستا ئاڤاهیە بەرێ ڕۆژنامە براتی هەیە خۆشترین یادگاریت لەو بینایەتە بەس خەفەتی پێدەخۆم کە ڕۆژان دەبینم بۆ شێوەیە کە ئیهمال کراوە بەس خۆشترین یادگاری ئەوەیە کە 7 ساڵە لێرە سەرنووسەری یەکەمین ڕۆژنامەی ڕۆژانەی کوردی بووم لە مێژووی ڕۆژنامەگەری کوردی کاکە ئەمە شەرەفێکی گەورەیە بەڕێ ئەجا لە ڕۆژنامەی دەربچین گەورەتری کەین بابەتی ڕۆژنامەنووسی ئەویش دانانا سندیکا ڕۆژنامەوانێت کوردستانی چاوەبی ئەو هزرە بۆ هات توی سەردەمی یعنی دەستپێکی چاوەبی وە فکرەکە هەوسا کرد ئەسڵەن سندیکایەک هەبش بووی ڕۆژنامەوانە بەڵێ خۆی ئەو ئەو فکرەیان ئەو هزرایان ئەوە لە پاش ڕاپەرین هاتەکایەوە بە تایبەتی لە پاش ساڵی 1993 و 94 و ئەوانە من لە بیرمە کە ڕۆژێک کاک فەریدون عەبدولقادر ئەو وەختە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی و مەسعود ڕاگەیاندێم بۆ هاتاوە هێر لەگەڵ کاک فەلەکەندی دانیشتن لەگەڵ من دانیشتن هەندێک بیرۆڕامان گۆڕەوە دەربارەی دروستکردنی سندیکایەک بۆ ڕۆژنامەنووسانی کوردستان کە داکۆچی لە دوو شت بکە یەک لە ئازادی ڕۆژنامەنووسی دوو لە مافی ڕۆژنامەنووسان لە کوردستان بەڵام بەداخەوە شەڕی براکوژی نەگریس شەڕی نەگریسی ناوەخۆ فکرەکەی تێکدا و نەی هێز ئەو هزرە هەبی بەڵێ بۆ 94 تا شەڕی ناوەخۆ ئەو دانیشتنە بوو ئەو بێگەیشتن لە کاک فەریدون بوو کە باس لەو مەسەلەیە کرا بەڵام پاشەوە بەهۆی شەڕی ناوەخۆ وەکو دەرێ ئاساری شەڕی ناوەخۆش پاش ئەو فترە نەکرد بەس یعنی مامۆستا بچمە سەر ئەو فکرەی مەسەلەن لەبەرچ ئەو فکرەتان بوو هات لە سەرەتاوە مەسەلەن سندیکامان هەبی سندیکای تایبەت بە ڕۆژنامەنووسان تۆ خۆ بتێنێتەوێت لە ئەوروپا لە ساڵانی زووەوە سندیکاکان ڕۆڵێکی کاریگەریان هەیە لە داکۆچی لەو چین و توێژانەی کە نوێنەریاتیان دەکەن بە تایبەتی کاری ڕۆژنامەنووسی کارێکی زۆر حساسە کارێکی زۆر کاریگەرە لە کۆمەلگای ئەوروپادا لە وڵاتانی ئەوروپا دەورێکی یەکجار گەورە دەبینی راپۆرتەکانیان زۆر جاران حکومەت دەڕوخێنن ئێمەش دەو ڕوانگەیەوە کە وەکو گوتم یەک داکۆچی لە ئازادی ڕۆژنامەنووسی لە کوردستان کە تووشی هیچ جێر و گرفتێک نەبی دومین داکۆچی لە مافی ڕۆژنامەنووسانی کوردستان کە پێویستە ئەویش وەکو توێژێک داکۆچی لە مافی بکرێ یعنی هەتا ڕۆبەرت مینار سەرۆکی ڕۆژنامەنووسانی بێسنوور هاتە کوردستان کە وەسی ئێمەی دیت پرۆژە یاسایەکەی ئێمەی دیت کە داکۆچی لە ڕۆژنامەنووسانی کوردستان دەکەین گوتی ئەگەر بێت و ئەو یاسایە بە تەواوی جێبەجێ و پیادە بکرێ ئێوە هەنگاوێک لە پێش فەرەنسانە دەسەوەرکەیانی ئێمە مەعادای سەرراوی خۆمان چەندین جار ئێمە ڕۆژنامەنووسانی عێراق داوەتمان دەکردن نێرە فعالیاتی خۆیان بکەن لەبەرەوەی سندیکای وان پاش ڕوخانی ڕژێمی سەدامی سندیکایان پەرشوبڵاو بوو سندیکایان نەبوو لێرە ماوەی 2 ساڵن ئێمە پێشوانیش بووینە ئەندام لە فیدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودەوڵەتی مامۆستا لە سەفەری ژیانت مەبەستم بە تایبەت ئێرە بەغدایە 3 جار چووی بۆ بەغدا یەک بۆ خوێندن لە زانکۆ 2 بۆ ڕۆژنامەی تاخی 3 بۆ پەرلەمانتاری چیهانیان زۆر بە دڵی تو بوو زۆر خۆش بوو لە لایت ها یادەوەری جوان و تایبەت تێدا بووە قۆناغی زانکۆی ئەو 4 ساڵە و پاشەوەی کە لەگەر ئەو بوو مەسکردێری قوتابیان هەر لەگەر ئەو بوو یعنی پاژەوی تەخەڕۆجم کرد 2 ساڵیش مامەوە کوسکرد خۆشترین ماوە بوو لە ژیانم لە بەغدایە ئەگەر بە بەردەوامیش پاشیوەش هەر ڕاستە و خۆ پاشیوەش بوومە منیری تاخی یعنی وەکو دەرێ هەمووی بە یەک قۆناغ سێ دەکەم لە ساڵی 1968 هەتا 1974
خۆشترین فترە بوو لە ژیانی من کە لە بەغدا ژیام. مامۆستافەرات گەلە سپاس بوو تا دەرگەی سپاس بۆ ئێوەش. ماوانێ و ئەمە ژیانە خۆمی تاوە کە بکام نزیکتر بین ژیانەکە گەلێک زۆر سپاس بوو. سپاس کاکە زۆر سپاس گەلێک بەخێر بێت.